پێغەمبەران ئیشیان ئەوە بووە ڕەوشت و ئەخلاق لەناو خەڵکات جوان کەن و کاملی کەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ منیش ئیشم ئەوە بووە کاملم کردووە، دیارە خشتێکی نوقسان بووە وەکو چۆن خانوویەک بکەی تەنیایی خشتێکی ماوە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم من ئەو خشتم هاتوومە تەواوم کردووە. هەموو پێغەمبەران ئەخلاقیان تەواو، ئیشیان ئەخلاق جوانی بووە، بڵاوکردنەوەی ئەخلاق جوانی بووە لە نێوان خەڵکیە. بۆیە بەڕێزان ئەبێ ئامە ئاگامان لێ بێ ئەخلاق زۆر مەزنە. ئەخلاق ئەوەیە کە تۆ ڕوت خۆش بێ، چاکە بکەی، ئازاری خۆت لە خەڵکی لا بدەی، گفتارت شیرین بێ، تووڕەیی خۆت بگریتەوە، تەحملی ئازاری خەڵکی بکەی، بە کوردیەکەی و بە کورتیەکەی بە شێوەیەک لەگەڵ خەڵکا هەڵسوکەوت بکەی کە حەز ئەەکەی ئەوان ئاوا هەڵسوکەوت بەرامبەر بکەن. تۆ خۆت پێت خۆش ئەو خەڵکت چی بکا بەرامبەرت؟ ئیسە من حەزەکەم ئێوە چۆن بن بەرامبەرم، دەیبا منیش ئاوا بم بەرامبەر بە ئێوە. ئەوە ئەخلاق جوانیە، ئەوە کورتی و پوختی ئەخلاق جوانیە. زۆر گرنگە بەڕێزان، ئەخلاق جوانی زۆر گرنگە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم تەواوترین مسلمانان کێن؟ ئەوانن کە ئەخلاقیان جوانە، ئەخلاقیان تەواوە، و لە هەموویشیان مهمتر پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەیە لەگەڵ ماڵ و مناڵتا ئەخلاقت جوان بێ، لەگەڵ مناڵتا، لەگەڵ ژنەکەتا بە دەرەجە یەک، لەگەڵ مێردەکەتا بە دەرەجە یەک، ئەمجا لەگەڵ مناڵەکانی خۆتە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسانەی ئەخلاقیان جوانە ئەگەنە پلەی ئەو کەسانەیە کە هەموو ژیانیان شەوان شەو نوێژیەکەن بە ڕۆژان بە ڕۆژ و بە ئەخلاق جوانی ئەگەی بە ئەوانە. لەبەرەوە ئاگامان لە خۆمان بێ خۆش شەویستەکانم، لە ڕۆژی قیامەتە حەزەکەن بزانن لە تای ترازووی کردەوەکانتان چی کردەوەیەک زۆر زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ قورسترین کار و کردەوە لە تای ترازووی چاکەکانتە ئەخلاق جوانیە. بە ئەخلاق جوانی ئینسان تای ترازووی چاکەکانی قورس ئەبێ. ئەمجا فەرمێ خوای تەعالا خۆشی بەو کەسانە نایە کە دەمیان شڕە، دەمیان پیسە، ئەخلاقیان ناشرینە. نزیکترین کەس لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەوانن کە نزیکترین و خۆشەویستترین کەس لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانن کە ئەخلاقیان جوانە. داواکارم لە خوای پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆی، ڕەوشمان جوان کە ڕەحمان پێ بکە، بەزەیی پێمانە بێتەوە. یا ڕەبی خوایە لەوانە بین کە شوێنکەوتووی ڕاستەقینەی پێغەمبەرەکەت ئەبن صلی الله علیه وسلم.